ئێوارە ئێمە گروپەکە لە 50 بۆ 70 خانم پێک هاتووە یەکەم کار و چالاکیمان نیە ماوەی 2 ساڵی مەکارەکەین بەڵام ئامانجی گروپەکە زیاتر ئەوەیە کە خانمەکان کاری جیاواز و نوێ بکەن واتە کاری تەقلید و دووبارە وەرناگرین و کۆمەڵێک یاسا دەوری 20 بۆ 30 یاسامان هەیە لە ناو گروپە کە پێویستەکە ئەو خانمانە ئەو یاسانە جێبەجێکن ئەنجا ئەتوانن لە گروپە وەکو ئەندام وەربگیرن. کاری سەرەکی من دروستکردنی پشتێنە لە دەرزی سنجاق و هەر کارێکیشیانم ماوەیەکی پێئەچێ بۆ نمونە ئەم پشتێنە ماوەی هەفتەیەکم پێچێ بۆ دروستکردنی و ئەم تاقمە نزیکەی 14 ڕۆژ 15 ڕۆژ زیاتری پێئەچێ و مێخەکی گوڵم هەیە مێخەکە گوڵەکانم لە ماوەی 15 بۆ 20 ڕۆژ ئەتوانم تەواوی کەم بەپێ ئەوەی کارەکە وردەکاری زۆری ئەوێ و بە هاوکاری هەر خۆشم ناپوری ئەزیزم لەگەڵما هاوکارمە بێکەوە کارە ئەکەین. اول دو روز ما دست چاندنی کردی و ورزی بهاری دست بگیرنا بطاطا المنطقه ما دستینا و کرد دست بگیری اول دو روز بطاطا و هر سال ام برهمی سال به سال زیادت کین چونکه برهمی آخاک کردستانی و کشو هوای کردستانی گلکی گنجاب و برهما بطاطا بطاطا دو ورزاتی داشتن ورزی بهارید بیشنی به حیوان دو حیوان سه دست کرد ورزی پاییزی به حیوانه حیوان 10 دست کرد براستی اف جوی تو بینی یعنی اف سال خاص اف سال 2021 که جوی که زوری بو چاندن بطاطا زوری باشه لە ڕابردوودا وەرزشکارانی ناحیەی سەنگەسەر بۆ کار و چالاکیەکانیان ڕویان لە شاری قەڵازێ و شاری ڕانی خۆشەویست دەکرد بەڵام لە ئێستادا کار و چالاکیەکانمان لە نێو یاریگای گشتی خۆمان کار و چالاکیەکان ئەنجام دەدەین سوپاس بۆ خوای دەتوانین لە داهاتوودا جیاواز لە ساڵانی ڕابردوو کار و چالاکیەکانی وەرزشکاران و لیژنێتی بە ملیەکانی سەنگەسەر بە ئەنجام گێنین بەهۆی ئەوەی کە ئێمە ئێستا بووینە خاوەنی یاریگایەکی ستاندەر خاوەنی یاریگایەکی مۆدێرن و باش لەسەر ئاستی سنووری ئیدارەی ڕاپەڕی ئێمە وەکو نمایشێکمان کرد لە بۆنەیکردنەوەی ساحەی سەنگەسەر ئەکادیمیای قەندیل نزیکەی 6 ساڵ دەبێ وەرزش دەکەین یاریگەشمان بریتە لە کیۆکۆشین پارکۆر ینی وەرزشەکانی تریش بەشداری بەتوڵاتمان کردووە لە سلێمانی لە دەهۆک لە ڕانی کردومانە توانیمانە نتیجەی باش بێنین یاریزانەکانیشمان تەمەنی گسی تێدایە 6 ساڵی تێدایە 10 ساڵی تێدایە